تەمیمی داری پیاوێکی مەسیحی بووە، شایەتمانی هێناوە مسڵمان بووە، حکایەتێکی بۆ گەڕامەتەوە بە سەرهاتێکی بۆ گەڕامەتەوە کە بەسەر خۆی هاتووە. ئەو بەسەرهاتە زۆر مطابق بوو لەگەڵەوەی کە من پێشتر بۆمە گێڕانەوە دەربارەی دەجال. قسەکەی تەمیمی داری کە گێڕاوێتی بۆ من حکایەتەکە بەسەرهاتەکەی خۆی زۆر لەوە دەچێت کە پێشتر من لەسەر دەجال بۆمە گێڕانەوە، بۆیە حەزم کرد بۆتان باسکەم کە چی دیوە. تەمیمی داریەڵە بۆی گەڕامەوە کەوا ڕۆژێکا لەناو پاپۆرەکە لەگەڵ کۆمەڵی خەڵکابن لەناو دەریایە، شەپۆلی دەریا دێت وەزعیان لێ تێگەیە ئیتیجاهیان لێگۆڕێ. ئەڵێ یەک دانە مانگ لەناو دەریایە ماینەوە نەمانزانی نەگەیشتینە ئاوەدانی، یەک دانە مانگی ڕێک دەریا هێناین و بردینی خۆرەڵات و خۆرئاوا و باکوور و باشوورمان لێگۆڕە، نەمانزانی بەروکێ بڕین و نەگەیشتینە ئاوەدانی. بە هەلاکە چوین هەتا ئاخر جار لە دوورەوە دوورگەیەکمان دی، دوورگەیەک لە ناوەڕاستی بەحرە، جەزیرەیەکمان بینی. ئەڵێ مژێکم جار نەمانوێرە پاپۆرەکە بەرە ئێوە بەرین، چکە پاپۆرەتە سێ جارێ لێواری دوورگەکان زۆربەی زۆری هەر بەردەکانی بەردی سەختە لەوانەیە بیدا لە بنی پاپۆرەکە، پاپۆرە کاتەش هەر تەختە شتیوا بووە نەوەکو بیشکێنێ. دووهەمینیشان پاپۆرە گەورانە دایم بەلەمیان پێ بووە، چەند بەلەمێکمان دا بەزانە خوارەوە هەستاین ڕۆشتین تا بچین ئیختیشافی ئەم دوورگەیەکی زای دوورگەکە چیە، خەڵکی تایە، خواردنی تایە، بازاری تایە، ئاوەداری تایە، شاری تایە، چی تایەدا با بزانین. ڕێگە و شوێن لەکوێ ئێمە کەوتوینەتە کوێەوە ئیسا بانگێکە لە دەریا ئەمان هێنێ و ئەمان بە فەرمان لێشەوە. ئەڵێ چەند بەلەمێکمان دا بەزان سواری بەلەمەکە بووین و ڕۆشتین بەرەو جزیرەکە، کە گەیشتینە لێواری جزیرەکە دەعبایەکمان بینی لە زەلامە چوو، بەڵام شتیوامان نەبوو، لەبەر شتیوامان نەدیبوو، لەبەر تووک هەموو گیانی تووک دیار نەبوو، دەموچاوشتی زۆر. زەلامێکمان دی شقڵێکی ناشرینی هەبوو، دەعبایەکە چوو کەثیر الشعر دابة أهل بكثير الشعر. ئەڵێ کەوتە قسەکردن لەگەڵمانە. ئەڵێ پێش و پاشیمان لێ جا ناکەوە، کە نەمانەزانی کامە پێشەوەیەتی کامە پاشە، ئەمەگە تووکن بوو، ئەمەندە مووی هەبوو. ئەڵێ پێمان و وەیلەکە ما ئەدوتمان قوڕ بەسەر تۆ چیت، تۆ چی زەلامی دەعبای حەیوانی تۆ چیت؟ ئەڵێ وتی من جەساسم. ئەڵێ وتمان جەساسە چییە؟ وتی خەڵکینە وەرن پیاوێک ئالوهینە چاوەڕێتانەکە باسی من مەکەن و پرسیاری من مەکەن، بە زۆرە پیاوێکەیە لەم دوورگەیە زۆر تامەزرۆی ئێوەیە و چاوەڕێی ئێوە ئەکات، ئەوێ هەواڵێک لە ئێوە بزانێ وەرن. ما پیاوکیڵە پێشمان کەوت و بردینی چوینە دێرێکەوە. دێر شوێنێکە مەسیحەکان دروستیەکەن بینایەکە خەڵگە چێتە ناوی خۆی گۆشەگیر دەکات، واز لە دنیا دێنێ لێکانە بەس خەریکە عیبادەتە. ئەڵێ چوینە دێرێکەوە، زەلامێک سەیرمان کرد کۆت و زنجیر کراوە، لە عومرمانە زەلامی وا کەتە و زلمان نەدیبوو، زەلامی وا کەتە و قزە بەلاحمان نەدیبوو، بە ئاسن کۆت و زنجیر کرابوو، بە جۆرێک قەت کۆت و زنجیری وا بە هێزیشمان نەدیبوو کە ئەو زەلامی پێبەسرا بووە. هەردوو دەستی ئاوە لا گەردنی نرابوو بە کۆت و زنجیر، هەردوو ئەژنۆکەی هەتا پاژنەپێی لە ئاسن گیرا بوو. وتمان وەیلەکە مائەن، وتمان سەرگەردان ماڵ کاولەوە تۆ چی دێرەیە؟ ئەو بووە کۆت و زنجیر کراوی. ئەڵێ وتی ئێوە منتان دیوە، بەڵام با من هەواڵی ئێوە پرسن، ئێوە لە من مەپرسن، ئێوە منتان دیوە بەم حاڵە با من لە ئێوە پرسن، ئێوە کێن؟ ئەڵێ وتمان وەڵای مە کەسانێکی عەرەبی، نحن أناس من العرب، ئێمە خێڵێکی عەرەبین، قەومی عەرەبین. سواری پاپۆر بووین و شەپۆلی بەحر و ئاوای لێکردین، ئەوانەکە مانگێکە ئاسوڕینەوە ئاوەدانیمان لێ تێکچوو، ڕێگەمان لێ تێکچوو. ئیترەوە هاتین بە سواری ئەم جزیرەمان دۆزیەوە، بەو بەلەمە دابەزین، دەعبایەکمان دی هەموو گیانی تووکن و هەموو گیانی ئابوو، ئێمە هێنا بۆ لای تۆ، وتی ئەم پیاوایە هەواڵی ئێوە بزانێ. ئەڵێ کابراکی کە بەسراوە کۆت و زنجیر کرابوو، کابراایکی زۆر کەتە و زل و ترسناک و ناشرین و هەموو گیانی لە ئاسنە و کۆت و زنجیر کرابوو. ئەڵێ پێی وتین وتی ئەخبرونی عن نەخلی بەیسان، چەند پرسیارتان لێکم جوان بنەوە، پرسیارتان لێکم دەربارەی دارخورماکانی شاری بەیسان، ئاوەدانی بەیسان. وتمان عن ئەی شەئنی هات ئەستەخبر، پرسیاری چیەکی دارخورماکان چیانە، دەربارەی چی؟ وتی دارەکانی بەرەگرێ، سەوزە، ئاوەدانە، ئەو باخ و بێستانی کە هەمووی دارخورمایە لە بێسان، لە شاری بێسان. جا شاری بێسان سبحان الله ئەمڕۆ شارێک ڕێگەکەوێتە نێوان ئیسرائیل و حدودی ئەردەنەوە، ئەکەوتە ناو خاکی ئیسرائیلەوە. ئەڵێ وتمان ئارە وەڵا بەرووبوومێکی چاکیەیە. فەرمووی ئەی بوحەیرەی تەبەریە، ئەی دەریاچەی تەبەریە، دەریاچەی تەبەریە دەریاچەیەکە کە کەوتە نێوان حدودی ئەردەن و ئیسرائیلەوە. ئەڵێ پرسیاری ئەوی لێکردنی ئەی ئەو دەریاچەیە،
وتمان والله ئاوێکی زۆری هەیە و پڕە لە ئاو وتی دێ ئەوەی نەماوە وشک بێ هەڵێ کە پرسیاری داخورماکانیشی لەکرد وتمان فەوزە و بەری چاکی وتی ئەوەندەی نەماوە بێبەر بێ وشک بێ کە پرسیاری بوحەیری تەبەری و دەریاچەی تەبەری لێکردین وتمان وڵڵە ئاوێکی زۆری تایە و عیبی نییە وتی ئەوەندەی نەماوە وشککە دوایە پرسیاری عینی زوغەری لێکردین کانی ئاوی مەشهورە بە کانی ئاوی زوغەر چونکە ئەم تەمیمیداری خۆی نەسڕانی بۆ خەڵکی ئەو مەنتیقەیە بووە خەڵکی شام بووە کە زانی ئێمە خەڵکی شامی پرسیاری و شامی وتی ئێو کانی ئاوتمان وڵاو کانی ئاوەش ئاوێکی باشی لێ دێ وتی ئەوەنگەی نەماوە کانی ئاوەش وشکات لامان عەجیب بوو پرسیاری وایە کرد ئەم دارستانە و ئەم دەریاچەیە و ئەم کانی ئاو کەچی ئەمان و باشایی و ئەوەندەی نەماوە وشکە ئەڵێ وتی ئەی خەڵکی زەرعا دەکەن بە ئاوی کانەکە وتمان بەڵێ وتی ئەوەندە نەماوە وشکاویتە خەڵکیش زەرعاتی پێ نەکەن ئەڵێ اینجا پرسیاری دەکرد وتی ئەی پێغەمبەری نەخوێنەوارەکان هاتووە پێغەمبەری نەخوێنەوارەکان چی کردووە ئەڵێ وتمان بەڵێ وەڵا لە مەکە پیا بوو چۆتە شاری مەدینە و عەرەبەکان کەوتونەتە شەڕ لەگەڵیا و ئەویش زاڵ بۆ بەسەریان ناو ئەڵێ وتی ئەی چی لێکردن ئەڵێ وتمان وەڵا هەموو عەرەبی سا گوێڕایەڵێتی و تەسلیمی ئەو بوون و هاتوونەتە ژێر ڕکێفیە و هەڵە ئەویش وتی بە قسەی بکەن خۆیانی سواداکەن بەڵام من با پێتان بڵێم من مەسیحی دەجالم من مەسیحم وإني مخبركم عني با هەواڵی خۆمتان پێ بڵێم من مەسیحم إني أنا المسيح من مەسیحم وإني أوشك ئەوەندەم نەماوە أن يؤذن لي کە ڕێگەم پێ بدرێ في الخروج کە بێمە دەرەوە فأخرج دێمە دەرەوە فأسير في الأرض بسر زەویان دەگەڕێم فلا أدع قرية إلا هبطتها في 40 ليلة لە ماوەی 40 شەوە هیچ شارێک نامێنێت تینەچم لەسەر زەوی هەموو سەر زەوی دەگەڕێم شار نامێنێت لە ماوەی 40 ڕۆژە من نەچم و سەردانی نەکەم غەیرە مەکەتە وەطەیبە یاخود وەطیبە جگە لە شاری مەکە و لە شاری مەدینە فهما محرمتان علي ئەو دوانم لێ حرام کراوە مەلایکە دووەستا ناڵە بچمە نایە غەیرەوە هەموو شارەکانی دنیا گەڕێم لە ماوەی 40 ڕۆژە